داوامان لێ کردبوون کە حکوومەتی هەرێمی کوردستان هەتا پێش وادەی 1 و دەستپێکی ساڵی خوێندنی نوێی 2023 ئاچادی چارەسەری کێشەکانمانکە کە لازمە موچە دواکەوتنە و لە بەرزکردنەوە و هەروەها بەڵێ باش هەروەها پاشەکەوتی موچەیە کە بکرێ بە قەرز بەڵام سەرباری ئەوەی کەوا هیچ دەنگێک لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە نەبوو ئەوە تا موچە جارێکی تر ئاچادیوە کەمیشە حکوومەتی هەرێمی کوردستان موچەکانی دواخستووە موچەی مانگی 6 نەدراوە یعنی کە کاتێک ئێمە داوامان کردووە کە پلە بەرزکردنەوە و پاشەکەوت سۆراخێکی بکرێ بە قانون چارەسەر بکرێ لەگەڵ ئەویان نەکردو سیرەکەی موچە دواکەوتۆ جارێککە یانی وەکوای ئەڵەی نەبایان دیبێ و نەباران و هیچ حسابێک بۆ هەست و نەستی موچەخۆران و ماڵ و مناڵیان و خێزانەکانیان بکرێ چونکە هەریەک لەمانە ئاچادی تووشی ئاریشە ئەبێ تووشی مەشاکل ئەبێ بۆیە ئێستا ئاچادی ئێمە داواخوازەکەمان ئەوەیە وەکو بێخستنەوەی بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها بۆ ئاگاتەکردنەوەی هاوڕێکانمان لە هەموو شوێنێک لە ناو هەرێمی کوردستانە بە تایبەتی زانکۆکان ئێمە ئەم کۆنگرە ڕۆژنامەنووسێمان ئەمڕۆ بۆ ئەوەیە کە ئێمە داخوازی ئەوەکەین ئێمە لەسەر وادەی خۆمانین ئەو وادەی کە بە حکوومەتی هەرێمی کوردستانمان ناوە سوورین لەسەری و ئەمڕۆ گرتبوونەوەکەمان بۆ ئەوەیە ئەڵێن ئەوەتانەوە موچە دوا کەوت ئێمە ژاتیادی لەوانەیە وادەکە پێشکەین یا بایکۆت یا خۆپیشاندان هەر شتێک لەوەی کەوا هاوڕێیانمان کۆدەنگی لەسەر چی دروست بوو ئەوواکەن ئینشاڵڵا